پرۆژەی ئیسلامی لە باشووری کوردستان کە ڕیشەکەی بۆ هەفتاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە و لەلایەن مامۆستا مێزەرپاک و زمان شیرینەکانەوە لە بەرگی چەکداری و دواتر سیاسیدا خۆی نواند لەو کاتەوەی دەستی بەکار کردووە لە خەمی پێگەیاندنینەوەیەکی خاوەن پەیامدایە. کاتێک بەراوردی ئاستی پابەندی و هۆشیاری موسڵمانان لە باشووری کوردستان بابەشەکانی دیکەی کوردستان دەکەیت لە تورکیا و ئێران و سووریا بەوردی ئەم جیاوازیەت بۆ دەردەکەوێت کە بوونی هەیە و فازڵەکەشی بۆ پرۆژەی ئیسلامی لە باشووری کوردستان دەگەڕێتەوە. ئیسلامیەکان کاریان تەنها لە سیاسەت و پەرلەماندا کورت نهاتووە، بەڵکو ئەوان کاری ئیسلامی بۆ بەرگری لە نەریتە جوانەکانی کوردەواری و پاراستنی ناسنامەی موسڵمانەتی ئەم گەلە بەکاردەهێنن. تەنانەت تەواوی کاری ئیسلامیان خستووەتە خزمەت پرۆژەکانی دیکەوە لە نمونەی نەخۆشخانە خێرخوازیەکان و سەنتەرە پەروەردەیەکان و ناوەندەکانی فێرکردنی قورئانی پیرۆز و فەرموودا. ئەو مەسەلەیە نابێ بخرێتە دەنگدانەوە نوختێشی ئیسلامیە قابلی ئەوە نیە دەنجی لەسەر بدرێت. هیچ ئیماندارێک سژن بێت چ پیاو ئەگەر هاتوو خوا و پێغەمبەر قسەیان لە مەوزوعێک بڕیەوە بۆی نەجارشکە قسەی لێ بکات. کۆمەڵی دادگەری یەکێکە لەو هێزانەی کە کاری پەرلەمانی و حکومی وەکو چەتر بۆ خزمەتەکانی بە کۆمەڵگە بەکار دێنێت و لەم ڕێگەیەوە سەرقاڵی چاکسازی و پاکسازیە لە کۆمەڵگەدا و لەژێر ئەو چەترەدا دەیان هەزار فێرخواز وانە دەخوێن و پەروەردە دەکرێن. کۆمەڵی دادگەری کوردستان وەک هێزێکی ڕەسەن و خاوەن ڕیشە لە هەرێمی کوردستان سەرڕای نواندنی هەڵوێست و نیشاندانی بوێری لە ڕوبەڕووبوونەوەی ستەم و خۆسەپێنی و گەندەڵی جوود حزبی دەسەڵات هەمیشە لە لووتکەی نیشاندانی جوانیەکان و جێڕانەوەی ڕەوشت بۆ سیاست بووە. بە جۆرێک وێنای ئەو ڕاستیەی کردووە کە وەک چۆن ماسی بەبێ ئاو ناژی هەر بەم جۆرەش خەڵکی موسڵمانی کوردستان بەبێ پرۆژەی ئیسلامی ناتوانن بژین کە داکۆکی لە ژین و دینیان دەکات. سەردانی قونسولیەی کۆماری فەرەنسامان کرد و ئێمە لە نزیکەوە نیگەرانی خۆمان و بەشێکی زۆری ئەم خەڵکو جەماوەری هەرێمی کوردستانمان پێ ڕاگەیاندن لەسەر ئەو سوکاتی و بێڕێزی کە بە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی خوا لەسەر بێ کراوە. ئیسلامی بوون و پەیامداری تەنها پەرستشی کەسی و نوێژ و ڕۆژوو نییە تاوەکو خەڵک بتوانێت دەنگ بە کەساتیەکی پابەند و ئیسلامی بدات کە لە نێو هێزێکی غەیرە ئیسلامیدایە، بەڵکو ئیسلامی بوون پرۆژەیە و پرۆژەش با هێز و حزبی گەورە بەردەوامی پێدەدرێت، نەک بە کەسێکی پاک لە نێو پرۆژەیەکی لێخون و بێناسنامەیەکی ڕووندا. لە خولەکانی ڕابردووی پەرلەماندا چەندین جار ئەو ڕاستیە ڕوون بۆتەوە کاتێک پەرلەمانتارێکی پابەند لە نێو هێزێکی ئەلمانی یان نا ئیسلامی داویستویەتی داکۆکی لە دروشمێکی ئاینی ئیسلام بکات ڕێگەی لێگیراوە و بەناچاری پابەندی بڕیار و ڕێنمایی حەزبەکەی بووە، بەڵام پەرلەمانتارانی کۆمەڵ والانە ئیسلامیەکانی دیکە بۆ داکۆکی لە بەها باڵەکان دەستکراوە بوون و لەو پێناوەشدا هەموو هەوڵێکیان داوە.